نەبوونی متمانە لە نێوانیاندا، شەڕی ساردی پلەوپۆست بیانووی هەڵبژاردنی داهات و بەشێکن لەو هۆکارانەی پارتی و یەکێتی ناکۆچیان لەسەری هەیە. بۆیە دوای زیاتر لە 10 مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردن نەگەیشتونە ڕێککەوتنی پێکهێنانی کابینەی حکوومەت. هێزی سیاسی لەم دەسەڵاتی کە هەیە ناکۆچی و بێسیقە و متمانەی کەوتوتە بەینیانە لەم وەزعی ڕابردووە. ئەم بێسیقەیە وای کردووە ناتوانن بچن حکوومەتێک بەیەکەوە تەشکیلکە. ڕاستە لە سەرنجی خاڵە ڕێگەکەون لە ڕاگەیان نایڵێن بەس لە جەرسەکانە ئەم واقعە نییە. خاڵێکی ترەوەیە کە پەرلەمانی داهاتووی عێراقا لە نێزیکە هێزی سیاسی هەیە ئەگە بچێتە حکوومەت دەنجی نەقسەکە وعدوا بوو لەم مانگەیە پێمەی حکوومەت پەرلەمان تەشکیلکەن. بەڵام ئەوەی کە ڕوویدا لە سلەیمانی قەناعەتی من وایە و قەناعەتی چاودێرانی سیاسی بە زۆری وایە کە ئەم دەرفەتە ئەم وەزعەکە ڕوویدا ئەو دەرفەتە دوورە خاتەوە بۆ تشکیلی پەرلەمان و سەرۆکایەتیە، چونکە ئەم حەدەسە تەقریبەن نێوانی ئەم دوو هێزە سیاسی هیناوەتەوە سەر سفر. پارتی و یەکێتی یان هەڵبژاردن دوا دەخەن یا پەرلەماندا دەخەن. بەڕای چاودێرانیش بە نەگەیشتنە ئەنجامیش بۆ پێکهێنانی حکوومەت لە بەرئەنجامی هەڵبژاردن هێندەی دیکە متمانەی هاوڵاتی بە پرۆسەی هەڵبژاردن لاواز دەکەن. زیاتر لە بۆ 8 مانگ زیاتر دەستی هەڵبژاردن کراوە تا ئێستا پەرلەمان کۆبوونەوەی نەکردووە، کابینەی نوێ دروست نەکراوە. ئەمە بەڕاستی زەبرێکی گەورەیە هەم لە پێکردی دیموکراسیەت هەم لەسەر ئیرادەی خەڵک لە بۆ هەڵبژاردن، چونکە هەڵبژاردن شێوازێکە میکانیزمێکە بۆ گۆڕانکاری، شێوازێک نیە بۆ نمایشکردنی حیزبەکان. بەداخەوە لە وڵاتی ئێمە هەڵبژاردن خۆ نمایشکردن لە زیاتر لەوەی کە ڕنگدانەوەی هەبێت لەسەر کاجیاجیەکانی ژیانی ئێمە و ئەو دواخستنێکە لە هەرێمی کوردستانەیە کە پەرلەمان بەو شێوەیە و کە کابینەی نوێ ڕانەگەیەندراوە. بەڕاستی من پێم وایە هەم لەسەر ئاستی دەرەوەی ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئەوروپی و ئیسلامی کاریگەری سرپی لەسەر پرۆسەی سیاسی دیموکراسی لە هەرێمی کوردستان دادنێ و هەم بەڕاستی کۆمەڵانی خەڵکیش سار دەکاتەوە متمانیان لەق دەکات بە پرۆسەی هەڵبژاردن. دوای زیاتر لە 315 ڕۆژ لە هەڵبژاردن و چەندین کۆبوونەوە لەسەر ئاستی باڵا و شاندەکان لە نێوانی پارتی و یەکێتیدا هێشتا هیچ ئاسۆیەک بۆ پێکهێنانی کابینەی نوێ لەسەر بنەمای هەڵبژاردنی دیزاینکراو لە ئارادانیە و دۆخی سیاسی و بەڕێوەبردن لەسەر بنەمای پەرلەمانێکی داخرا و حکوومەتێکی ماوە بەسەرچوو بەڕێوە دەچێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.